تەمەنم گەیی بە 25 ساڵ، ژینم پاکی دەرد زوو خاوێکی تاڵ. 5 ساڵەکە لەم زاخاو دراوە، بیری کوردستان لە ناو چەسپاوە. لەو ساوە وەک شێت لە ناو نیشتیمان، بە گیان و بە ماڵ هاتوومە مەیدان. هەزار مەینەت و ئازارم دیوە، کوردایەتی وام لە دڵ چەسپیوە. بە تۆپ و گولە قەت هەڵناقەنێ، بەڵام کوشتنی دووسێ بۆ گەنێ. برینی لەشم هی خۆییانە، نەک زەبری دەستی پیس و بێگانە. من کە دڵسۆزم لە بۆ ئەم گەلە، لە ناو خەم و دەرد وا دەکەم مەلە. هەندێک کەس ماوەم نادەن تا بەدڵ، بخوێنم بۆ کورد هەر وەکو بولبول. دەبنە بەرد لەسەر ڕێگەی پێشکەوتن، سەیری من دەکەن هەر وەکو دوژمن. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. ئازیزان، بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر ژیان و شێعر و بەرهەمە ئەدەبیەکانی یەکێک لە شاعیرە گەورەکانی کۆیە، یەکێک لەو شاعیرانەی کە بەڕاستی زمانێکی زۆر زۆرە ئاوڕی لێ نەدراوەتەوە، چونکە وەک شاعیر، وەک نووسەر، وەک توێژەر، وەک چالاکوانی سیاسی، هەروەها وەک وەرجێڕ کارێکی زۆر زۆری لە ئەدەبیاتی کوردیا کردووە و بەرهەمێکی زۆری هەیە. ئەویش نووسەر و شاعیر محەممەد تۆفیق وردیە. بۆ لێدوان لەسەر ژیان و شعر و ئەدەبیاتی ئەم شاعیرە گەورەیەمان، برای بەڕێز کاک ڕاهبەری سەید ئیبراهیم میوانی بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاک ڕاهبەر. مەمنونم. بەخێر بێ مامۆستاگیان، سەرچاومان هاتی. زۆر سپاس. هەروەها ئازیز خات و ساکار بە ئامێری عودەوە ئامادەیە لە بەرنامەکەمانە، بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. بەخێر بێ خاتوویجان. بەخێر هاتی. کاک ڕاهبەر، بێگومان محەممەد تۆفیق وردی وەکو ناوەندی ئەدەبی ناسراوە لە مێژویەکی دوور و درێژەوە، بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەیە سەرەتا بیزانین کورتەیەک لە ژیانێتی یا ناساندنێکێتی بەبینەدان. محەممەد تۆفیق وردی ساڵی 1923 لە شاری کوێ لەدایک بووە. دوا بە دوای ئەوەی لە کوێ خوێندوویەتی و دوای بووتە چۆتە خانەی مامۆستایان. یەکەم دامەزراندنیشی لە تەختەق مامۆستا بووە. دوا بە دوای ئەوەی لەبەرەوەی پیاوەکی زۆر ئازا بووە، زۆر کوردپەروەر بە، زۆر دڵسۆزی کورد و کوردستان بووە، کۆمەڵی دەنکە بووە لە کۆیە. لەوێ دوو شعران دەبا، یەکیان شعری خۆیتی ئەی شەهیدان کە ئاوازیشی خۆیتی لەگەر شعرەکەی دڵداری ئەی ڕەقیب. بەڵێ شعری ئەی شەهیدان بۆیە من حەزم کرد باس بکرێت، چونکە گەلێک لە خەڵکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەم سرودیان وتۆتەوە و بەڵام تا ئیسە نازان کە ئەمە شعری محەممەد تۆفیق وردیە. بەڵێ شعری ویە بە ئاشکرا بڵاوی کردوتە ئاوازەکەشی خۆیتی لە کۆماری کوردستان لە مەهاباتیش مامۆستای مەدرسەی گەلاوێژ بووە. لەوێ ینی ئەوانەی قوتابی بوون لەوێ لەگەڵی مەسەلە لە کنیوی قوتابی بوون، جەلیلی زەنگەنە باسی ئەو سروودانە و چونکە ماڵێوانیش ئەوە بووە، ماڵێوانیش بووتە جێی مالا مستەفای بازدانی لێوێ، ماڵی وان لێوێ بووە. بەڵێ مامۆستاگیان، باسی کۆمەڵی دەنگت کرد بۆ بەرچاوڕوونیەک بۆ بینەرانمان گەر بکرێ پێناسەیەکی ئەو کۆمەڵەیەمان بۆ بکەیت. ئەو کۆمەڵی دەنگە بەس لە کوێیە دامەزراوە ناو ڕەوشەمبیر و شاعیرەکان وەکو عوسمان مستەفا خۆشنا و ئەوانە بووین بە دەست
دەستخەت بڵاو پەخشنامەیەکیان هەیە بە ناوی پێشچێش ویستویانە بەوەی کاروباری سیاسی خۆیان بکەن وشتیوە گەشەی نەکردێ بەس گەیشتە تا پشت دەرێ هەتا دوای بە دوای ئەوەی ئەو کۆمەڵی دەنگە هەمویان لەگە حیزبی شیوعی ئینزیمامیان کردو زۆربیان بوونە حیزبی شیوعی کۆمەڵی دەنگ ینی وەکو چالاکیێکی ئەدەبی بووە سیاسی بوو لایەنویست بۆ بە کاروباری سیاسی بەڵام زۆربیان هەمویان ڕەوشەنبیر و منەوەری ئەو سەردەمە بوون. بێگومان محەممەد تۆفیق وردی ئێمە وەکو باسمان کرد وەکو نووسەر وەکو وەرجێر وەکو شاعیر وەکو چالاگوانی سیاسی و بەڵام لە دەرگای هەندێک ڕەهەندی فکری و فەلسەفیشیەوە یعنی لەناو ئەم لە خانەی ئەدەبە ئەتوانین ئێمە محەممەد تۆفیق وردی بەچی تعریف بکەین کە لەبەر ئەوەی لەم هەموو بوارە کاری کردووە خۆی وەکو پەلکە زێڕینا ئەوەی ڕەنگا و ڕنگ بۆ بەڕاستی شتی زۆر جوانی هەبشتی زۆر یەک لەوانێک کە زۆر بەناوبانگە مەسەلەی فۆکلۆر بووە لە بابەتی فۆکلۆری هەینی کون بە کون شوێن بە شوێن گەڕاوە فۆکلۆری کوردی کۆ کردوتەوە لە هەموو ناوچەکانی کوردستاندا زیاتر بە فۆکلۆریست و بە فۆکلۆر ناسراوە ڕاستە شعری هەیە بە ناوی کاتی خۆی بڵاوی کردەوە بانجی کوردستانی بڵاو کردەوە و پێشە شعریشی بۆتە سرود و گۆرانی ئەی لاوەکان و ئەی شەهیدان و ئەی کوردی ئەوە کوردستان و ئەمانە بوویتە شعریوی بەڵام زیاتر بە فۆکلۆر ناسراوە و پیاوەکی بەڕاستی کورتپەرۆر و سیاسیش بووە مەسەلەن دوا بە دوای کە لە کۆماری مەهاباد دەچی مامۆستایەتی دەکا نووسەرێکی نەترس بووە لە 11 وتاری لە ڕۆژنامەی کوردستانی ئەو سەردەمە حیزبی کۆماری کوردستان بڵاو کردوتەوە لە شعر نووسین بە نووسینێکی لە هەواری نیشتمان بڵاو دەکاتەوە کە ڕۆژنامەیەکی کۆمار بووە بە ناوی چیمان دەوێت لەسەر ئەوەی وەزیری جەنگ محەممەد حوسێن خان عەزەتی دا و دەریان کردووە لە چاپخانە و شتیوە دوایە مەلا مستەفا بارزانی نەمرو لەگەڵ قازی محەممەد وتێن با بەو کابرا لە کوردستانەوە هاتۆ مامۆستا بۆ چۆن بێنان و بێ ئاوی دەکەن و وە سێ مامۆستایان لەگەڵ بووە یەکەوە مامۆستا کەریم زەند بووە لەگەڵ مامۆستا محەممەد دانشیش بووە ئەوانیش لە کۆمار لەگەڵیان بووین و مامۆستایانە لەگەڵ بووین. مامۆستایان درێژە دەدەین بە باسەکەمان لەسەر شاعیر دوای ئەوەی ساکارخانە و کاک حەمید شەرێکمان ئەکەن بەنیوان. نامەی پێشمەرگەیەک بە ناوی کاوە بۆ دەستگیرانەکەی. ئەی خونچە گوڵی باخی ژیانم ئەی تاکە هیوا و هێزی گیانم ئەی دەستگیرانی بە وەفا دوورم پەری و فریشتە و کارمامز و شورم وا مەزانە من لە چەمی ڕێزان تۆم لەبیر دەچێت ئەی باخی گوڵان شەو تا بەیانی خەیاڵی ڕووی تۆ وەک خاو بەیبوون دەکەم یاد بوو دووماری زوڵفت لە گەردەنمدا هەر تێم ئاڵاون لێم نابن جودا بزەید و لێوی سووری وەک مەرجان سەرخۆشم دەکەن پێم دەدەن ڕەوان وەکو فەرهادم تۆی شیرینی من بە قوڵنجی عەشق کێو دەکەم کون خەنجەری برۆت بۆ من مەرهەمن برژانگی تیژت کە وەک نەشتەرن. دەمخۆش کاک حەمیدیان زۆر سوپاس دەست و پەنجە و خۆش بێ خاتونکیان. دەست خۆش ساکارخان. مامۆستایان و کۆزانین محەممەد تۆفیق وردی خاوەنی ڕێبازێکی چەپڕە بووە دیدێکی چەپڕە بووە بە بۆنی ئەوەشەوە تووشی زۆر چەرمەسەری و زیندان و نەهامەتی بۆتەوە گەر بکرێ باسێکی ئەولایانی ژیانیمان بۆ بکەی. وەکو گوتم لە پێشەوەی چەبی پیاوەکی زۆر کورتپەروەر و ئەوە بووە کاتی خۆی لە شۆڕشی ئەیلول مەسئول ئیدارەی چەمێن ڕەزان بووە لەوێ بووە شعریشی لەوێ داناوەکو ئێستا خوێندرایەوە
لەوێ بووە. اینجا من دەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ناوەکەی. خۆی پیاوەکی ورد بووە، ناوی وردی بووە، وردیش بە لە نووسین وردەکاریدا. خەڵک لێی تێک دەچی لە بینی وەردی و وردی. لە 2012 کە یادی ساڕۆژی بووە، 2012 لە بەغدا کۆچی دوایی کردووە لە گۆڕستانی شوهەدا لە بەغدا نێژراوە. کە لەوێ نێژراوە ئیتر یادیان کردوێتەوە 2001 نووسیتیان وەردی، بەس ئەو کابرایی کوڕەکە لە کوێ ڕۆژنامەوانێکی زۆر باشە دەیناسی. ئیتر مام جەراش بەرزانی ئەوە مەقالەکی لەسەر دەنووسی، دەڵێن ناچارم لەسەر مامۆستا وردی هەڵدەمێ. مەقالەکەی بۆ سوێنێ بڵاو دەکاتەوە، چونکە لەوێش باسی دەکە هەم مامۆستای مام جەلال بۆ لە کە خوێندکار بۆ لە کوێیە، هەمیش پێکەوە لە چەمی ڕەزان لە مەسئولی ئیدارەی بووە. بۆیە ئەوە دەکە بەلای کەم بۆ ناوەکەتان بوویدا مام جەلال و محەممەد تۆفیق وردی مامۆستا وردی هەردووچیان بە شیریز بووین لە بەغدایە. بەشیر مشیر بە شیریست بووی پێیان دەڵێن بەشیر مشیر، مامۆستا هەژار و جەمال ئەوان خۆتان دەزانن زۆرن بەڵێ زۆر تر دەوێ مامۆستا بەشیر مشیش کە بە دوو واو وردی دەنووسی، دوو واو کە ئێستا لە ئەکادیمیای زانستی بیتە یەک واو بیتە یەک واو. ئەو نووسیتی بەشیر مشیریش دەیگۆ بۆ وەردی، یعنی معقول لە دوو واو دەیگۆ بۆ وەردی. ئیتر لەوەی دەبۆ سوعبەت و قسەی خۆش. محەممەد تۆفیق وردی زۆربەی برادری شاعیرەکان بە تایبەتی ئەحمەد دلزار. ئەحمەد دلزار یەک دێرە شعری زۆر جوانی لەسەر نووسیوە، دەڵێ ئیتر تۆ وردی ئەی وردی بە وردەی لە بۆ کوردی بە کورتی زۆر بەکردەی. یعنی بوار لە هەموو بوارەکاندا ینی وەکو دەروێشێکی عاشقی کوردایەتی و ئەدەب و فۆکلۆر بە هەموو شوێنێکدا گەڕاوە، هەموو شتێکی کردووە. ئەنی وەکو 42 کتێبی هەیە. منیش بۆ ئاخری چوومە بەغدایە 14 دەستنووسیان دامێ. بەڵێ مامەساوتی 42 کتێبی هەیە. من ئەوەی ئاگام لێ بۆ لەسەر شتناوەکان ئەڵێن 39 کتێبی هەیە، بەڵام بێگومانە 39 چاپ کراونەوەی کە باسی دەکرێت. بەڵام ئەو سێ کتێبی تر کە باسیەکەیت ئایا چاپ کراوە لە 39 کتێبەکەشی 19 عەرەبیە، بەڵێ 20 کوردیە کتێبەکان. یعنی ئەوەیە کە ئەم نەک تەنها بە کوردی هین بووە، زۆربەی بابەتە عەرەبیەکانیشی باسکردنە لە ئەدەبی کوردی و لە فۆلکلۆری کوردی، ینی هەر لە خزمەتی ئەدەبی کوردی نووسینە عەرەبیەکانیشی هەمووی ئەوە بە زۆر بێحەد کورتپەروەر بووە. لە ئەوەی دا ئەو کورتپەروەری وای کردووە کە گومانی لە هەموو شتێکی کردووە. خۆی 42 کتێبە فستیڤاڵەکیان کرد لە هەولێرەیە. ئەو سێ کتێبی تر چاپ کراوە. من بەڵێ چاپ کراوە. دوێش من ئەوەی کە دوایە کە گوتم چوومە بەغدایە 14 دەستنووسی ویم هیناوە، بە دەستنووسی خۆی بڵاوم کردەوە. جگە لەوەش مامۆستا بەیادی بەخێر مستەفا ساڵح کەریم ڕۆژی بانجی کردم، کتێبەکی شعریشی کە چاپ نەکرا بوو ئەویشی دامێ لەگەڵم چاپ کردەوە، لەگەڵ ئەوەکەی کە باسی یەکەم شاعیرە کە باسی ئەغجلەری کردبی، شعری لەسەر ئەغجلەر گوتبی. مامۆساجێنینەوە سەر بەرنامەکەمان گەر خەندەخان بە هاوکاری سەرکەکان شعرێکی ترمان پێشکەشکرد. ئەی ئاخجەلەر، ئەی ئاخجەلەر، سوتانت دڵ و سی و جگەر، کاتێ تۆم دی بە سوتاوی بارانم ئەشکی خوێناوی، مەڵێ تەنها من سوتاوم خان و بەرە و ماڵ ڕماوم، ئێمەش وەک تۆ بریندارین پەرتی دەستی تاوان بارین. ئەی ئاخجەلەر، تۆ بەشێک بووی لە کوردستان وەک بووکی ڕازاوەی جوان، کە بیبەن بۆ باوەشی زاوە بەڵام زامدار بێ لە ناوە. ئەی ئاخجەلەر، کەلاوە و گەنمی سوتاوت ماڵی خوای بەرز و بەناوت، قوتابخانە چینی زانستی
کە بۆ سەربەستی هاواریانە دەڵێن پەیمان لەبیر نەکەن قەت کوردستان. دەم خۆش خەندەخان دەست خۆش ساکارخان. کاک ڕاهبەر، ئێمە ئەوەی ئاگامان لێتی ئەو لە گەلێک گۆڤار و ڕۆژنامەی عەرەبیشە شتی نووسیوە، تەنانەتی چێ لە نووسینەکانی کە لە ڕۆژنامەی ئەهالیان نووسیوێتی بەناونیشانی فی بەلد العەجائب والغەرائب گیراویشە لەسەری، دەستگیر کراوە لەسەری. ئەو بابەتانە چین کە نووسیوێتی وە لەو زروف و زەمانەوای کردووە کە ئەو بگیرێ لەسەری؟ ئەو کابرایەکی هەموو دەمێ بەرهەڵستکار بووە، ینی کەم و کوڕەکانی باز دەکە پیاوەی یاخی بووە، نەترسیش بووە. تۆ لە کۆماری کوردستان لەوێ شت بنووسی و بدگرن کە کۆماری کوردستان شتی زۆر گەشی تێدا هەیە، بەڵام ئەو لایەنەشی ڕەشە کە مامەستا وردیان ئازیەتداوە و نامبڕاویان کردیوە سەردەمیانی. من بە برادرانی دیکەشم بود لە بەغداش کە ئەو مەقالەی نووسیوە لەسەری گیراوە ئازیەت دراوە و دائیمەن قسەی حەقی دەکرد، قسەی حەقی زۆر دەکرد و نووسەرێکی نەترس بوو، قەت لە ماستا و ئەوەی بۆ خەڵک بکە مامەحەمەی بۆ بکە ئەوەی نەبوو. چی بە ئەوەی داوای دەزانی کە زۆر خۆی بە کورد دەزانی مەسلحەتی میلەتەکەمان وایە کە کەم و کوڕەکان. بەڵێ مامەستا، بەڵام دیارە ئەم من وا هەستەکەم کە زۆر زمانی زانی بێت، چونکە زۆر بابەتی فەلسەفی هەیە لەسەر گۆتێ، لەسەر شیلەر، لەسەر فەلسەفەی گریکی یۆنانی کۆن. یعنی ئایا ئەمانەی هەر لە زمانی عەرەبیەوە وەرگرتووە لە زمانەکانی تریشەوە وەری؟ نەخێر، خۆی زمان زان بووە، زۆر زمان زان بووە، زمانەکان خۆشی زۆر گەڕاوە، ینی هەر نەبی لە شوێنە ژیاوە. مەسەلەن یەکێکی وەکو دڵداری لە کوێ فەڕەنسی زانیوانی، ئەویشە لە ئەوەی بوو لەو قوتابخانەی بۆ و نسیک بووین تەمەنیان لە یەکتر، ینی فارسیەوە دیارە و عەرەبی دیارە و تورکی دیارە و بەڵام ئەوەی کە فەڕەنسی و ئینگلیزیش دەبەن لە زمانی ئەوانە لەوێەوە فێر بووین، ینی لەو قوتابخانەیە فێربوون. بۆیە دائیمەن بیریان لە شتی ڕەوشەنبیری و شتی ئەوە کردێتەوە، نەکار وەرجێڕ بووە، بەڵکو ڕۆژنامەوانێکی زۆر بەهێزیش بووە لە نووسینەکانیشیدا. مامۆستاگیان بەداخەوەی کە سەرنجین محەممەد تۆفیق وردی لەگەڵ ئەو هەموو بەرهەمە جوانەی کە بۆ کتێبخانەی کوردی بەجێ هێشتووە، بەڵام بەپێی ئەوە بایەخی پێ نەدراوە، باس نەکراوە. ڕای بەڕێزت چییە لەسەر ئەمە؟ خۆی پیاوەکی بەدبەخت بووە بەڕاستی بۆ ئەو لایەنە سەردەمێ لە پارتی بووە، دوایە لە حیزبی شیوعی بووە، بەڕاستی بە فەقیری ژمرد کە هیچ لە تەمەنی 55 ساڵی ئەمرێ خوای کرد کە کۆچی دوایی کردووە مەسعود محەممەد ناشتویەتی و تازی بۆ داناوە. ئەو پارەیوەشی نەبوو کە تازیەکەشی بۆ دانن لە بەغدایە، هەتا ئێساس تەرمەکەی و قەبرەکەی موسمان بهێنینەوە ڕێگایشان پێداین، بەڵام لەبەر زۆرفی عێراق نەماتوانین بهێنینەوە کوێە. ئێمەش هیوادارین مەسەلەن ئەو بابەتانی کە لەسەر بە تایبەتی کە لەسەر فۆلکلۆر هەیەی، چونکە بەڕاستی بابەتی زۆر بەنرخن، زۆر جوانیش توێژینەوە دراسی لەسەر کردووە. یعنی ئەمانە هەر هیچ دەبێت ئەوانە کۆ بکرێتەوە بکرێت بە کۆبەر هەمێک، مەسەلەن ئەوانی کە لەسەر فۆلکلۆرن، ئەوانی بابەتەکانین، یا ئەنی بکرێ بە چەند مجەلەدێک. بەڕاستی شایانی ئەوەیە. قسەکە زۆر جوانە، بەڕاستی بەرهەمەکان یەکجار زۆرن. ئێستا دوو جۆرە جەزنووسیشی لای من ماوە بە تمامە چاپی کەم بە وەکو خۆی بە ناوی من خەرمانی دەستنووسەکانی وردی، بۆ ئەوەی بەڕاستی وەکو خۆتان فەرمووتان وەکو کۆبەرهەمەکانی هەموو لە یەکدام و دەستگایەکی بەڕاستی بەدەسەڵات و بە ئیمکاناتی دەوێت کە هەمووی بۆی بکاتن، مقابلی شیتی کە بۆی بکە. لەگەڵ ئەوەشدا لە زمانی خۆشی ناحەزی زۆر بووە کە حەسوودیان پێ هەر بردووە و هەموو دەمێ شتی بڵاو کردوێتەوە. خەلەو تەمەنەدا کتێبەکانی ئەگەر بچووکیش بن سیپارەش بن لە تەمەنی زیاتر 55 ساڵ کەمە بۆ ئەو بەرهەمە، تەمەنی زیاترن کتێبەکانیشی. بۆیە حەقیقویتی بەڕاستی چووکە بە مڵکی کورد بووە. بەڵێ مامۆستاگیان دیارە هەرچەند باسی ئەم شاعیرە جوان و سەمام بکەین بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی نایە، بەڵام بە هیواین وەکو ستافی بەرنامی قەلەندەرخانە توانی بێتمان دەرگایەک بکەینەوە بۆ دووبارە ناسانەوەی ئەم شاعیرە بەڕێزەمان. زۆر زۆر سپاسی ئامادە بوون دەکەین، زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی لەسەر شاعیر بە ئێمە بەخشی. سەرچاوانمان هاتی مامۆستاگیان. ئەمە دەست خۆشتانی دەکەین، گەورەیتان کرد، گیانی وردیتان شاد کرد.
ئەمانە زۆر زۆر سپاسی خات و ساکار بکەین خۆی عودە جوانەکەی دەست و چاو خۆش بێ و بەخێرهاتی و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم. سپاس بە تۆش. ئازیزانی قەلەندەرخانە بە سرودێکی جوانی شاعر ئەی شەهیدان کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری دەهات و هەر شاد و سەرفراز بن. ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان نامرێ ناو نیشانتان ئێوە بوونە ڕەهبەرێمە ئێوە بوونە ڕەهبەرێمە بوونە پشت و سەنگەرێمە بوونە پشت و سەنگەرێمە تاجی بەرزیتان لەسەرنا تاجی بەرزیتان لەسەرنا دوژمنی گەلتان وەدەرنا دوژمنی گەلتان وەدەرنا تا شەهید خوێنینە ڕێژێ تا شەهید خوێنینە ڕێژێ تاکو گەلتاڵینە چێژێ تاکو گەلتاڵینە چێژێ داری ئازادیشی نابێ داری ئازادیشی نابێ باغی ژیمان ڕەنگ نابێ باغی ژیمان ڕەنگ نابێ ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان نامرێ ناو نیشانتان